میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم بەڕێز ژیلا مستەجر ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لێرە لەگەڵ ژیراخان زۆر بەخێر بێت. ئامارەکانم لێرە خستە ڕوو سەبارەت بە و ڕووداوانەی کە لە خۆپیشاندان و مانگرتنە سەرتاسەریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو چه زانیاریی نوێتان هەیە سەبارەت بە ژمارەی گیان لە دەستانی خۆپیشاندەران یا ئەوانەی کە بریندار بوون و گوازراونەتەوە بۆ شوێنەکانی دیکە؟ ڕێزسلااو بە ئێوەیش لە ڕاستیە بارودۆخی ئەمنیش هەموو شارەکانی ڕۆژهەڵات ئێستا بەڕاستی زۆر ئاڵۆزە. هەموو شارەکان وەکو حکوومەت نظامێکی ڕانەگەیەنرا و حاڵەتێکی حکوومەت نظامی بەخۆیە گرتووە. هەتا ئەو راپۆرتانەی کە تا ئێستا بە ئێمە گەیشتووە لە شاری دیواندەرە یەک کەس بەداخەوەگیانی لەدەستداوە فیشک بەر دڵی کەوتووە لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنەدوێ کە گیانی لەدەستدا. کەسێکی دیکەش ڕاگەندرا بوو کە گیانی لەدەستداوە کە خۆشبەختانە تا ئێستا زانیاریەکان لە زیینوبوونی ئەو کەسە هەواڵ دەدەن. لە شاری سەقز دوێنێ کەسێک بە ناوی فەرەیدونی مەحموودی گیانی لەدەستداوە و لە شاری دێولانیش هەر لە ئاڵۆزیەکان کەسێک بە فیشکی ڕاستەوخۆ گیانی لەدەستداوە و ئەم تا ئێستا تەرمی ئەو هاوڵاتیە کە لە شاری دێولان گیانی لەدەستداوە ڕادستی بنەماڵەکەی نەکراوە لە ڕاستیا ڕفێنراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. بەڵام ئەو دوو کەسەی دیکە بە شێوەی ئەمنی دوێنێ شەو هەتا بەیانی بە خاک سپێراون و کەشوهەوای ئەمنی نزیک لە ماڵەکان کە سەرخۆشی تێدا بەڕێوە دەچێت زۆر ئەمنیەوە کەس ناوێرە سەردانیان. لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بانگەوازیەوە کراوە کە ئەمڕۆژ خۆپیشاندان و ماگرتنی سەرتاسری چ لە ئێران چ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە بچێت. وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاوە هیچ زانیاریەک لە بەردەستە کە ئەم مانگرتنانە بەردەوام بن لە ژێر ئەو کۆت و بەندە ئەمنیەتی کە ئاماژەتان پێکرد ئێستا شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیشی گرتوتەوە. لە ڕاستیا هەر لەو ڕۆژی جومعەوە کە خاتوژینە فەوتیان کرد هەموو شارەکان وەکو بانگەوازێکی ناڕسمی کراکە ئەبێ حتممە خەڵک بێنە سەر شقام و لە بەرابەر ئەم زوڵمە و ئەم سەرکوتە بێدەنگ نەمێنن بە تایبەتی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بانگەوازی مانگرتن کرا. بەڵام خەڵک بە شێوەی خۆیان بەو شێوازە کە پێیان خۆش بووە هاتنەتە سەر شقام لەگەڵەوەی کە مانگرتنەکە و نەکردنەوەی دوکان و بازارەکان زۆر سەرکەوتوو بووە کە حیزبە سیاسیەکان بانگەشیان بۆ کرد. بەڵام جیا لەوەش خەڵک ئەوەندە تووڕەیە ئەوەندە لەم سەرکوتە بێزارە و جیا لە ئەم حاڵەتی کوشتنی خاتوژیناش سەرکوت و زەبر و زەنگی دیکەش زۆرە و خەڵک ئەمە دەکەنە بیان و بۆ دەربڕێنی هاوارەکانیان و اعتراازەکانیان ناڕەزایەتی دەردەبڕن. بەڵام هەر ئێستا لە هەموو شارەکان تقریبن حاڵەتی مانگرتن کە بە شێوەی فەرمی دوێ کە بەڕێوە چوو هەر خەریکە بەڕێوە دەچێ و بانگەوازەکان خەڵکی ناوخۆ دەیکەن لە ڕاستیە. ئەوە نییە کە بڵێن لایەنێکی تایبەت ڕێکخراوێکی تایبەت داوا لە خەڵک خۆیان ئەوەندە تووڕەهان کە دەیان هەوێ بێنە سەر شقامەکان و تووڕێی خۆیان دەرببڕن. لەگەڵەوەیش دامن لە ڕێگەی کاناڵەکەی ئێوە ئەم هەوێ داوا بکەم لە خەڵکی جیا لەوانێک کە ناوخۆن ئەو خەڵکە کوردە کە لە دەرەوەی وڵاتن ئەو خەڵکەی کە لە بەشەکانی دیکەی کوردستان دەژین لەم حاڵەتانەیە بە ببنە دەنگی خەڵک لانیکەم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەو زوڵمە ئەو سەرکوتە ئەو کوشتارە ئەو جنایەتە کە ئێستا خەریکە بە چڕوپڕی ڕوو ئەداوە دەنگی خەڵک ناگاتە هیچ کوێت کایە دەنگی ئەوان. باشە بە دەنگەوە هاتنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ چۆن دەبینن لە ئاستی نێودەوڵەتیدا کاردانەوەی تونند هەبووە یەکێتی ئەوروپا ئەمریکا و بەرپرسەکانیان ئایا ئەمە کاریگەری لەسەر ڕەوتی کەیسەکە و هەروەها ئەو داواکاریە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەیەە دەبێت؟ لە ڕاستیە ئەم دەنگدانەوە ئازایەتی خودی بنەماڵی خاتوژینایە کە لە بەرامبەر ئەم کوشتنە ئەم زوڵمەتە ئێستا بێدەنگ نەبوونە هەتا ئەم ڕۆژ باوکو و دایک و خاڵۆی خاتوژینا بەردەوام قسەکانی بەرپرسان و کاربەدەستەکانی ئێران بە درۆ دەخەنەوە کە ئەم خاتوژینا خۆی نەخۆشی هەبووە وە کوژراوە بەردەوام دەڵێن کە دەبێ ڕاستیەکان بخرێتە ڕوو. بۆیە ئازایەتی ئەوان وا دەکات کە ڕێکخراونە و دەوڵەتیەکان میدیا جیهانیەکان و خەڵکیش زیاتر پاڵپشتی لەم کەیسە بکەن هەتاوەی کە ڕوون بێتەوە. بەڵام هەموو هەڵوێستەکان ئەزمموی دیکەش هەبووە لەوانەیە هەزینە دروستکا بۆ جمهوری ئیسلامی. بەڵام جمهوری ئیسلامی بە کۆڵدا نایەنێ بە چۆکدا نایەنێ ئەوەی کە خەڵک دایان هەوێت لەوانەیە پێی نەگەن بەڵام خەڵکیش ناتوانن بێدەنگ بن. کەواتە پێتان وایە ئەم کەیسەی ژینە ئەمێنیش بەڕاستی هەمان کەیسەکانی دیکە دەڕوات کە دوای ماوەیەک لە سەرکوتکردنی خۆپیشاندانەکان ئەم تووڕەیی خەڵکە دەنیشێتەوە دواتر ڕۆتی یاسایی ئەم کەیسانش بەلاڕێدا دەبرێت. ئایا پارێزەری تایبەت هەیە بتوانێت لەبارەی کەیسەکەی ژیناوە لە یاساکانی ئێراندا شتێک بۆ بنەماڵەکەی دەست بخات؟ بەڵێ پارێزەر تا ئێستا زۆر پارێزەر هەبوونە چ بە گروپ چ بە تاک پاڵپشتیان لە کەیسەکە کردووە وتویانە کە ئامادەین
بۆ ڕوونکردنەوەی هەر چەشنە ناڕوونیەک یا هەوڵدان بۆ ڕوونکردنەوەکان پاڵپشتی لە بنەماڵی خاتوژینا بکەن و بەبێ هیچ چاوەڕوانیەک ئەو کارە دەکەن. بەڵام لەسەرەوەی کە کەیسەکە بە لاڕێدا بچێت یا کەیسەکە بە ئاقاری کەیسەکانی دیکا بچێت لەوانەیە ئەم کەیسە جیاوازیەکی هەیە کە هەموو خەڵکی ئێران بە تایبەتی لەسەری کۆدەنگن لەسەری هاتوونەتە جواب. پێشتر ئێمە ئەگەر لە کوردستان شتێکی ڕووی بدایە بە قەڵ سیاسەکان دەیان کوردستان خەریکە بێکەسکوش دەکرێت. بەڵام لەم کەیسەدا چون لە تاران ڕوویداوە چون کێشەی کۆی ژنی ئێرانە ئەم حجاب لەسەر نەکردن یا ئەوەی کە ئەو حجابە لەسەر نەکەن کە جمهوری ئیسلامی دڵخوازیەتی کۆدەنگێکی یەکجار زۆر هەیە هەر لەو کاتێکە لە کوردستان خەریکە ئاڵۆزی ڕوودەدا لە تاران پاڵپشتی کوردستان دەکرێت هەر لە ئیسفەهان پاڵپشتی لە ژینا دەکرێت پاڵپشتی لە ژنی کورد دەکرێت بە هەموو شعارەکان کە لە کوردستان بە هەموو دروشمەکان لە کوردستان دەدرێت لەوێش دووپاتەوێتەوە کۆدەنگی و پاڵپشتیەکی گشتلایەنە لە کەیسەکە هەیە لەوانەیە بە ئاقارێکی دڵخوازی ئۆپۆزیسیۆن یا بە ئاقاری دڵخوازی خەڵکی ناوخۆ کە داوای ماف و ئازادیەکانی خۆیان دەکەن بەڕێوە بچن. بەڵێ بەڕێز ژیلا مستەجر ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو زۆر سپاس لە سەدەی کوردستان 24 ئامادە بوو. سپاس.